ئەمڕۆ ڕۆژی جیانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانە بەداخەوە واقعە هەیە لە نێو کۆمەڵگەی کوردیشدا بەداخەوە ئێستا بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و ئەوەی کە دەوترێت حەبە دەرزیە ئەوانی کە بەداخەوە کە بریا سەد بریا ئێمە لەنێو پرۆگرامی ڕۆژێکی هەر باسیشمان نەکردایە بەڵام مادام شتێک بوو بە واقعی کۆمەڵگای ئێمە ناچارین ئێمەش لە پێناو وەشارکردنەوەی کۆمەڵگا باسی ئەم بابەتانە بکەین لە ڕووی زیانەکانیەوە ئێمە باز دەکەین قسەمان لەسەرەوە نییە کە چەندە هەیە ئامارەکان چی دەڵێن چی ناڵێن قسەمان لەسەرەوەی کە ئەو کەسانی کە پەنا بنە بەر بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە ڕووی کۆمەڵایەتیەوە چەندە زیان دەکەن لە ڕووی دەرونیەوە چەندە زیان دەکەن تا چەند دوور دەکەونەوە لە کۆمەڵگا نیشانەکانی کەسێک کە لە دوورەوە وەستکەی ئەمانەیە چۆنە ئەو خەمۆکی و ئەو بارە قورسی کەدای دەگرێت چییە چۆن ئەمانە جارێکتر بێنرێتەوە نێو کۆمەلگا جارێکتر مامەڵیان لەگەڵا بکرێتەوە ئەمانە کۆمەڵک پرسیارن ئەمڕۆ لە میوانەکەمانەکەین بەڕێز خات و کوردە ئەحمەد توێژەری کۆمەڵاتی کێسە لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەی و میوانی تەوەری یەکەممانە بە سوپاس و خات و کوردە لێرێ فەرموو خات و کوردەیان بەخێر بێت سڵاو لەبێت ڕۆژێکی نوێتان باش سپاسانەکەم بەخێر بێت باشن بەخێر بێ خات و کوردە زۆر بەخێر سڵاوڕێز بۆ جەنابتان و بۆ تاوای بینەر و بیسەرەکانتان ڕۆژێکی خۆش زۆر سپاس ئێستا کۆمەڵگای کوردیش بەداخەوە بووە یەکێک لەو کۆمەڵگانی کە ئەگەر بە هۆکاری چواردەور بێت سنوورەکانمان بێ لەگەڵ هەندێک لە وڵاتانی کە زۆر ئەم مادە هۆشبەرانە بەکاردێت واقعی کۆمەڵگای کوردیش وای لاتەوە کە ئەگەر بڵین تاکوتەراژ هەرتیایەتی چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەسانەیە بکرێت لە ڕووی کۆمەڵاتیەوە ڕاستە لە ڕاستیە کۆمەڵگەی کوردیش یەکێکە لەو کۆمەڵگەیانی کە بەداخەوە ڕوبەڕووی هێرشی مادە هۆشبەرەکان بۆتەوە وەک جەنگێکی سپی کە لە جیهاندا پێناسەی بۆ کرێ خۆشببختانە ئەمڕۆ ڕۆژێک کە تایبەت کراوە بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری و پامێک بێ بۆ تەواوی مرۆڤاتی کە ئاگاداری ئەم زەنگە خەتەرناکە بن و خۆمان و ڕۆڵەکانمانی لێ بپارێزین کە بەڕاستی ئاکار و ئەنجامێکی زۆر نالەبار لەسەر تەندروستی و لەسەر کۆمەلگا و لەسەر تەواوی ژیانی مرۆڤاتی جێدەهێڵێ هەنگاوێک کە بۆ بەرەو مەرگنانێکی بێئاگایانی کەسێکی دیاریکراو یاخود لادانی کەسێکی دیاریکراو کە خێزانێک و کۆمەلگایەک گیرۆیە دەدەکا بەدەستی خۆیەوە لە ڕووی تەندروستیەوە کۆمەڵک زیانی تەندروستی دەگەێنێ لە ڕووی کۆمەڵاتی و کۆمەڵک زیانی کۆمەڵاتی ئەگەێنێ کە من پێم وایە زیانە کۆمەڵاتیەکان زۆر نرخیان زیاترە و زۆر مەترسیدارترن وەک لە زیانی تەندروستیەکان چونکە تۆ تەندروستیەکە دەتوانی چارەسەرێکی بۆ بکەی بەڵام زیانە کۆمەڵاتیەکە وەکو بۆمبێک دەقێتەوە لە ناو کۆمەلگا و کاریگەری خراپ جێدێڵێ لەبەرەوە مەترسیەکانی زۆر زیاترن لە ناو کۆمەلگا کاتێ بڵاو دەبێتەوە و کۆمەلگەی کوردیش بێگومان بەر ئەم هێرشە کەوتووە بەداخەوە ئێمە لە هەموو قۆناغەکانی ژیانمانە بەهۆی دوژمنەکانمانەوە کە نزیکن و هاوسنوورن بووینەتە کەرەستەیەک بۆ ئامانجەکانی خۆیان لە هەر لایەکەوە بێ لە ڕووی سیاسیەوە بێ ئابوووریەوە بێ بووینەتە چەکێکی خۆش بۆ بەردەستیان و بە هەموو ڕێگەکان دەیانەوێت کاریگەری ناخۆش و نەخوازراو لە سێرمان جێبێڵن بیرمان نەچێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆرترین ئەو وڵاتانی کە مادەی هۆشبەری تا بەرهەم ئەهێنیە وڵاتی ئێران و ئەفغانستان و پیرۆ ئەو کۆمەڵە وڵاتانن کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ژمارەیەکیان هەیە و بیریشمان نەچێت ئامارەکان ئاماژە بۆ دەکەن لە 115 بەکارهێنەرەکانی مادەی هۆشبەر کەسە ئەفغانیەکانن کەسە ئەفغانیەکان پلەیەکی بەرزیان هێە لە بەکارهێنانی هەم بەرهەمهێنانی مادەی هۆشبەر و هەم بەکاربەرەکانی مادەی هۆشبەرن ئەمە زەنگێکی خەتەرناکە بەهۆی پێگە و سنووری جوغرافی هەرێم کوردستانەوە کە نزیکەی 600 کیلۆمتر لە وڵاتی ئێرانەوە دوورین ینی پێگەی جوگرافیەکەمان وای کردووە ئێمە نزیکترین دەرگابین بۆی ئەم مادیەت یا بەتاڵ بێتەوە بێتە ناو کۆمەلگاکەمان و ساغ بکرێتەوە بەداخەوە نەزانینی هۆشیاری بەڵام نەبوونی هۆشیاری وای کردووە تاکەکان نەزانن کە کاریگەری ئەم مادەیە چیە لەسەر تەندروستی و لەسەر کۆمەلگا و لەسەر ژیانی خۆیان زۆر باشە جاخەت و کوردە بەداخەوە چونکە ئێمە ساڵانی پێش و ئامارەکان لە کوردستان زۆر کەم بووە لەوانەیە کارکردن لەسەر ڕۆشنبیری بەخشین بە هاوڵاتیان زۆر کاری بۆ نەکرابێ لەگەڵ هەمومانە لاانێ زۆرێک لە تاکەکان نەزانن بۆچی لاانێ گەنجێک یان تاکێک بەشەوەیەکی گشتی پەنابەرێتە بەردەم ئەم جۆرە لە مادانەوە بەکاری بێنێ زیاترین هۆکارەکان کەواکات کەسێک ڕوو بکاتە بەکارهێنانی ئەم مادانە کامانن بۆ هەر ساڵی 2020 نزیکەی 1100 بابەتی مادەی هۆشبەر لەلایەن بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانەوە بڵاو کراوەتەوە کامە ئامارێکی بەرزە
بەڵێ بە بەراورد لە هەموو ساڵەکانی پێشووتر کە لە هەرێمی کوردستانە هەیە بەم شێوەیە زۆرە نزیکەی 600 تۆن مادەی هۆشبەر دەستی بەسەرداگیراوە کە بەڕاستی ئەمە زەنگێکی مەترسیدار و پێویستمان بۆ هەیە جارێکی تر سنوورەکانمان بەهێزکەینەوە وشیاری خەڵک زیاتر بڵاو بکەینەوە و ئەمانە زۆر خاڵی بەهێزن کە ئێمە بتوانین بەکاری بینی و بیریشمان نەشێ خۆشبەختانە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی بەهێزە پەیوەندیەکان لە نایە بەهێزە ئێمە دەتوانین بەهۆی بەهێزی پەیوەندیەکانمانەوە ئەو هۆشیارە بڵاو بکەینەوە یەکێک لەو شتانەی کە گەنجەکان بەداخۆ پەنای بۆ بن بیرمان نەچێ زۆری کاتی بەتاڵ یەکێکە لەو شتانەی کە مرۆڤ بەرەو کۆمەڵێک لادان ئەبا بەرەو سەرکێشی ئەبا بەداخەوە گەنجەکانمان لە ئێستادا لە دۆخێکان کە زۆرینیان بێکارن باشتر بوو ئەو کاتە بەتاڵا لە فێربوونی خولێکە یان لە بەهرێ و تواناکی خۆیانە بەکاربێنن ڕاستە دۆخەکە نەخوازرا و ڕوبەڕوویان بۆتەوە بەڵام ئەمە کۆتایی دنیانە ئەتوانم بابەت ڕێگەیەکی تر بە شێوازێکی تر کاتە بەتاڵەکان بکەنەوە ئەوەندەی ڕۆشن بیرکردنی خۆدی و ئەکات پێشکەوتوبی لە ڕووی کەساتیەوە لە ڕووی پێگەی کۆمەڵاتیەوە ئەوەندە بەدەستێنانی کارێک ڕەنگە ئەوەت بۆ نەکە ڕاستە بژێوی گرنگە بۆ ژیان بژێوی پێویستە بەڵام تۆ هێشتا هەیت تۆ هێشتا پێگەت هەیە پێویست بە ڕۆشنبیریکردنی خۆتە ئەمڕۆ کارت نییە سبەینێ دەست دەکەوێت یعنی بەردەوام وا بکەی هەنگاو بە هەنگاوەکان کەسێتی خۆت بەهێز بکەی وا بکەی پێگەیەکی باشترت هەبێ جێگە پەنجەی خۆت جیارتر بێ هیچ کام لە ئێمە پێگەمان وەک یەک نییە هەر یەکەمان جێپەنجەی خۆی تایبەت بەخۆی هەیە ئێمە دەتوانی کار لەسەر ئەم لایەنە بکەین ئەم لایەنە زۆر گرنگە لە ناو گەنجەکانمانە پەری پێ بدەین توانەکانیان دەربخەین گۆڕانکاری دروست بکەین لە خاتی کوردە بوو بەرە پێشتا بڕم لەسەر ئەو هۆکارانەی کە پاڵنەرن گەنج پەنابەرێتە بەر بەکارهێنانی مادە هۆشبەرەکان ڕەنگە بینەرانمان پرسیارێکی ئەویان لا دروست بێت باس لەوە کەروتە بێکاری یەکێکە لە هۆکارەکان خۆ بینەرێکمانی سە پرسیاری ئەو بکە بڵێ ئەم مادانە گرانن لە ڕووی نرخەوەیانەوەی کە دەبوترێ و باز دەکرێت زۆر گرانن کەم کەسێ بتوانێت پەنای پێبەرێت بەڵام ئەگەر هەر کەسێک زنجیری برێکین بادی بینی بێت لە بابەتەکە تێگا کە زۆر جار هەژارەکان دەبنە قوربانی مادە هۆشبەرەکان هەر بۆ ڕوونکردنەوەی قسەکانت بازرگانیان پێواکرێت لە ڕێی گواستنەوەی هەندێک لەو بڕانە پارە وەردەگرێت و بڕەپارەیە بەکارێنێتەوە بۆ کڕینی ئەو مادە هۆشبەرانە ئەم تیرۆریسپیە کە جیهان بەم ناوە ناویناوە مادی هۆشبەر تیرۆریسپیە کۆمەڵگای ئێمە وەکو کورد وەکوتت پەیوەندەکانمان بەهێزا ئەتوانین بەرەنگاری بینەوە بەرەنگاری ئەم تیرۆرە بینەوە بێگومان ئەگەر بێتە سەرەوەی لە ژیانی واقعی کۆمەڵگا سەیری بکەین ئێمە کۆمەڵگەی کوردی 100% دەتوانێت ڕوبەڕووی ئەو دۆخە بێتەوە ئێمە زۆر باشین لە کۆمەڵگەکانی دراوسێمان پەیوەندیەکانمان زۆر بەهێشە هێشتا پەیوەندی خەزانیمان گرنگە و باخی پێدەی باشواتە لە ڕووی نیشانە بێت یەکێک لە نیشانەکان ئەگەر کەسێک زانیمان زۆر دوورە پەرێزە لە بەکارهێنانە یان هەندێک نیشانەی هەیە کەسی بەکارهێنەرتیایە دەرکەوێت لە ڕووی کۆمەڵاتیەوە ماسی پێ بکەین بێگومان یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە دایک و باوکان وشاری بخەنە سەر یان تشکی بخەنە سەر ئەوەیە کە هەندێک جار گۆڕانکاریەکان زۆر ڕوئەدا لە ناو تاکەکەیە بۆ نمونە پەراوێز دەخا پەیوەندیەکانی لەگەڵ ئەندامانی خەزانەکەی پەراوێز دەخا و کاتێکی زۆر لە ژوورەکەی خۆی ئەمێنێتەوە و بە دەرگا داخراوی کاتێکی زۆر بە تەنیایی ئەمێنێتەوە یان لە ڕووی جەستەیەوە هەستێکی کۆمەڵک نیشانە لە جەستەیە ڕوودەداوە و بەردەوام لوتی چڕا و کۆکە و ناڕەحەتی هەیە و شەو ناتوانێت بخەوێ و بەردەوام چاوی سوور بۆتەوە و توانێت قسەکردنی جیاوازە لە نیشانەکانی کۆرۆناها ئەمانەش بەشێکی تایە لە خەوزرانێکی زۆری هەیە خەمۆکی هەیە توانێت هەڵگرتین بە پرسیارەتی نییە یعنی ئەم کۆمەڵە نیشانانە واکە ئەندامانی خەزانەکە بە چاوێکی ترەوە سێری بکەن تەبیعەتی و سروشتی گۆڕیاوە بێگومانە خۆت هەستی پێکێ ئەم کەسا ئەگەر خۆشی کەسێکی کۆمەڵاتی نەبوو بێ و زۆر تێکەڵ نەبوو بێ بەڵام ئەمە دوو جار زەق بۆ تۆ لە ناو کەسەکەیە زۆر زیاتر بۆ تۆ ڕەنگە شەو ڕۆژێک نێتە ناو خەزانەکە و ڕەنگە هیچ خواردنێک نەخوا چکە یەکێک لەو شتانە ئارەزوی خواردنی نامێنێ تووشی خەمۆکی ئەبێ و هەڵگرتنی بەرپرسیاتی نامێنێ یەکێک لەو شتانی کە زۆر زەقا ئەو کەلوپەلانی بەنرخن لە ناو ماڵەکە دیار نامێنن یعنی ئەمە بێتەوەی کێشەی و گرفتی کۆمەڵاتی یەکێکی تر لەوانە کۆمەڵێک هاوڕێی خراپی تووشە ئەو هاوڕیانە هۆکارێک بن بۆی ئەم کەسە بەلاڕێ برن یان یەکێکی تر لەو شتانی کە زۆر زەقا دایک و باوکان درکی پێ بکە ئەو مادەیە دەدۆزنەوە لە ژوورەکەیە کە ئەمە لەو کاتی دۆزینی ئەو مادەیە پێویست ناکە هیچ کامیان تاقی بکەنەوە چکە ئەم
مادەیەک کاریگەری خراپە جێ دەهێڵێ بیرمان نەچێ ئەم بابەتە ئەم مادەیە مێژێکی دوور و درێژی هەیە لە مرۆڤاتیە نزیکەی 4000 ساڵە بەکار ئەهێنێ و بەداخەوە وڵاتی مۆزۆپیتامیا کە وڵاتی عێراق ئەگرێتەوە یەکێک بۆ لە وڵاتانەی کە زۆرترین بەکارهێنەر بۆ لەو سەردەمە نزیکەی 4000 ساڵ لەمەوە پێش کە زۆر بەکاریان هێناوە بە ناوی مادەی لەزەر ناوبراوە لەو سەردەمەیە و پاشان چەند ساڵێک دوای ئەوە وەکو مادەیەکی پزیشکی چاوی لێکراوە یعنی بمانەوە نەمانەوە مێژوێک هەیە لە وڵاتی ئێمە لەسەر ئەو دۆخە بەڵام پەیوەندی بەهێزی خێزانیەکان و گرنگی و هۆشیاری تاکەکان وای کردووە ساڵانێکی زۆر و سەردەمانێکی زۆر ئەم بابەتە دابخرێ یعنی ئەمە مێژوێکی هەبوو بەڵام کەممان هەیە بزانین کە ئەم مێژۆ لە وڵاتی ئێمە وجودی هەبوو لە وڵاتی میزۆپۆتامیا وجودی هەبوو یعنی هۆشیاری تاک لە لوتکەی هەموو ئەو بابەتانەیە کە پێویستە ئیشی لەسەر بکرێ و دڵنیاشم خاتو کوردە ئێمە هەندێک جاریش ئەیبینین ئەم بەکارهێنانە لە ناو جیرێکایە کە لەوانەیە حەزی لە تاقیکردنەوە بێت مەبەستم لە هەرزەکاران و لە لاوانە لەوانەیە زۆر جار ئەزانە شتێک بە بەردەوامی پێ ئەوترێت خراپە بەڵام بەکاریشی ئەهێنێت و تەنانەت سووریشە بێت لەسەر بەکارهێنانی ئەمە ئەمای بینی و بەداخیش ئاری زۆر جۆری جیاواز ئێستا خەریکە دێت لە ڕێگەی کیمیایی و دروست ئەکرێت کە زۆر زیانی لانێ لە جۆرەکانی دیکە زیاتر بێ و نرخەکەشی لانێ زۆر بەداخەوە کەم بێت ئەم جۆرانە جا ئێستا خاتو کوردە بۆ ئەمە چی ئەتوانرێ بکرێت بۆ خۆشیاری بەخشین بە گەنجێک بە هەرزەکارە کە تۆ ئەوەی کە پێی ئەڵێ خراپە ئەو سوورترە بێ لەسەری یەک شت هەیە حەزەکەم ئەمیان زۆر گرنگە باسی بکەم وەک چۆن پەروەردەی تاکەکان گرنگن و پەروەردەی خێزانی گرنگە ئەم بابەتەش لە پەروەردەی خێزانیا زۆر گرنگیە ڕۆڵی دایک و باوک سەرکردەبوونی دایک و باوک زۆر لەم بابەتا گرنگی و ڕۆڵی پڕبایەخی هەیە چۆن مناڵەکان وا بکەین هەستی لێ پرسراوێتیان هەبێ و بە هەماشێ ئێمە چاودێرێکی باش بین بەسەر مناڵەکانمانەوە بەبێ ئەوەی خۆیان ناڕەحەت بکەین یعنی هاوکاریش بین و ناڕەحەتیشیان نەکەین ڕاستە ئەمە کارێکی قورسە بەڵام ئەمە وەزیفەی دایک و باوکە مناڵەکانمان ئامانەتن لە دەستی ئێمە ئەوەی کە پێویستە لە سەرشانمان ئەبێ بە جوانشرین شێوە پەروەردەی کەسایەتیان بکەین نەک تەنها لانی بەخێوکردن و دابینکردنی پێویستی جەستەیەکانی وەکو جلوبەرگ و خواردن و ئەمانە بە بەخێوکردن زانی نەخێت ئەوەی کە واجبە لەسەر دایک و باوک پەروەردەکردنە ئەم بابەتە زۆر گرنگە خاتو کوردەیان بەداخەوە زۆر جار ئێمە ژۆک و میدیا زۆر جار دەمانێت باسی بابەتی حکوومەت هۆشبەرەکان بکەین زۆر جار ڕوبەڕووی رەخنەوە دەبینەوە کە ئەم بابەتانە نابێ باس بکرێت باسکردنی هۆکارێکە بۆی کە کەسانێک لێوەی فێربن لە کاتێکدا ئێمە دەمانێت کەسانێک فێربن کە نەچن بەلایە کەسانێک فێربن دوور بکەونەوە لێ لە ڕووی کۆمەڵاتی و پەیوەندەکانن بێسکەنەوە ڕاستە ئەوەکو هاوکارم تا هەر باسی کرد یان خۆت باست کرد پێی دەوترێت ئەمانە بابەتی لەزەت تام ڕەنگە تامی هەبێ خۆ کیمیایی لە پارێزگای هەڵەبجەش خۆ بۆنی سێو بوو هەموو کەس حەزی کردوڵی مژێ بەڵام بەداخۆ دوجار زانیمان 5,000 کەس بوونە قوربانی و شەهید بوون تەنها ڕۆڵی دایک و باوکە یان پەروەردە و ناوەندەکانی تریش گرنگن چاوکراوە بن لەسەر ئەم بابەتە لە ڕاستیا لەسەر هەر بابەتێکی کۆمەڵاتی تەنها لایەنێک بەرپرسیار نییە بۆ نمونە لەسەر دیاردەی خۆکوشتن لەسەر هەر دیاردەی خۆسووتان تەنها کەسەکە بەرپرسیار نییە کەسەکە خود خێزان و کۆمەلگا و تەواوی داو دەستگاکانی حکوومەت بە هەمومان بەرپرسیاری لەسەر ڕوودانی هەر لادانێکی کۆمەڵاتی کە ڕوودەدا ئەمە تەنها بەرپرسیارەتی خێزانیە خێزان لە ئاستێکا دەتوانێت هۆشیاری کاتەوە بەڵام لایەنی پەیوەندیدارەکان دەبێ ڕێگری بکەن لە هاتنناوی ئەم بابەتە وەزارەتی کاروبار و کۆمەڵاتی و دەستگاکان ڕاگەاندن دەبێ هاوکارێک بن بۆ خستنە ڕووی لایەنەکانی ئەو زیانانی کە بڕووی تەندروستیەوە بە کەسەکە دەگا بیرمان نەچێ یەکێک لەو هۆکارە زەقانی کە تووشی گەنجە بێتەوە جەڵدەیە جەڵدەی مشکی تووشە بێت جەڵدەی دڵی تووشە بێت زۆرترین نەخۆشی کە ڕوبەڕێوە بێت و نەخۆشیە شێرپەنجەکانن کە ئەمانە هۆکارەکانیان بەکارهێنەری مادی هۆشبەرن لە تەمەنی کورتا و لە ماوەیەکی کورتا کە بەکاری دێنێ کەسەکە ئەمانە هەمووی زەنگی خەتەرناکن هەمووی زەنگی مەترسیدارن هیچ بابەتێکی کۆمەڵاتی نییە تەنها یەک کەستیا بەرپرسیار بێ بەڵکو بەرپرسیارەتەکە لە ئەستوی هەمومانە ئەگەر مناڵی من ڕوبەڕووی ئەو دۆخە بێتەوە مناڵی دراوسەکەم بە یا هەر کەسێکی تر بێت ئەوە هەمومان دڵمانژانەکە بووی هەمومان دەبێ هەڵوەستەی لەسەر وەربگرین یعنی ئەمە بابەتێک نییە تەنها لایەنێک بەرپرسیار بێ هەمومان وەکو زنجیرە دەبێ هاوکاری یەک بین و پشتی یەکتریش بگرین بۆی ئەم قۆناغە تێپەڕێنی ڕاستە هەیە ڕاستە وجودی هەیە بەڵام ئێمە بەهێزترین خێزانی کۆمەڵگەی ئێمە بەقووەترە بەتواناترە ئاستی وشاری تاکەکانمان بەرزترە دەتوانین لە مڕوانەوە سوود وەربگرین دەتوانین نەهێڵین مناڵەکان کەرەستەیەک بۆ
بازرگانی چاوچنۆکەکانی ئەم سەردەما کە دەیانێت بە هەر ڕێگەیەک بێ مناڵەکانمان بکەنە کەرەستێک بیرمان نەچێ یەکێک لەو لایەنە ئابوووریانی کە لە ڕووی جیهانەوە لە پلەی سێهەمدایە لە دوای نەوت و بازرگانیکردن بە چەکە و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان و پلەی سێهەمی لە ڕووی ئاستی جیهانەوە لە ڕووی پیاکردنی باری ئابوووریەوە کە هەموو کۆمەڵگەی جیهانی قستۆتە مەترسیەوە یەکێکیش لەو تەنگەژە جیهانیانی کە باز دەکرێت لە 4 تەنگەجە جیهانیەکانی کە بۆتە سمبل بۆ ڕێکخراوی نەتێوەگرتوەکان و کاری لەسەر دەکاو یەکەمیان تەنگەشەی ژینگەیە پیسبوونی ژینگەی دووهەمیان تەنگەژەی ڕوبەڕووبوونەوەی چەکی ئەتۆمی سێمیان تەنگەژەی بڵاوبوونەوەی هەژاری چوارەمیان کە لە ئاستێکی باڵای تەنگەژەی بڵاوبوونەوە و بەرگریکردن لە مادە هۆشبەرەکان یعنی ئەم بابەتە بابەتێکی جیهانیە و چۆنەڵێ وای کردووە کە هەموو مرۆڤاتی گیرۆ دەبێ و پێویستی بە چارەسەرێکە و هەریەک لە ئاستی خۆیەوە باشە جەخات و کوردە ئێستا بۆ کێشەیەکی جەهانی لەم ئاستەدا ئەبێ کۆمەلگا چۆن بۆی بڕوانێ ئەمە زۆر جار لە لای خۆمان ئەگەر کەسێکە بینین کە لانەیە ئالی دەبوو بێت لانەی خەڵک ئەوە نەیتر دووری ئەخاتەوە زۆر بە چایەکی ناشرێنەوە تەنانەت تاوانبار سەیری ئەکە ئەبێ چۆن سەیری ئەم کەسە بکرێت یان دەستگیرۆی بکرێت ئەم بابەتە زۆر گرنگە کاتێک کەسێک تووشی ئەم دۆخڵاو بۆرەخات و کردەوە خۆتان هیچ مامەڵەتان لەگەڵ هیچ کەسێکا کردو هیچ کەیسێکە بوو وەکو لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێی خۆش ببێتەوە نێو کۆمەلگا و دانەبڕەوەکو هاوکارم سەحریش باسی کرد لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەگەر بێتی شەبەردەستێت تۆ ناتوانانی وەکو کەسێکی وا مامەڵەی لەگەڵ بکەی کە بەکارهێنەرێتی وەگەر بەکارهێنەریشی بێ دەبێ ڕێز لە کەساتەکەی بگریت و بەبەستێتی خۆی خۆی چاکسازی لە بێگومان حتمما لە کۆمەلگا لەو بابەتانە زۆر هەیە خۆشبەختانە هەن کە بەدوای چارەسەراگەر یەکەم هەنگاو کاتێک کەسێک تووشی دۆخێکی وا ئەبێ بیرمان نەچێ ئەویش مرۆڤە وەکو ئێمە چۆن هەمومان تووشی دۆخێکی ناخۆش دەبینەوە تووشی بارودۆخێکی دەرونی دەبینەوە ئەویش هۆکارێک پاڵنەرێک هەبووە کەوای کردووە ئەم بکەوێتە ئەم بارودۆخەوە یەکەمین هەنگاو بۆ ئەم هاوکاریکردنی دروستکردنی متمانەیەکە یعنی بەتون دوتیژی ناگەیتە هیچ ئەنجامێ ناگەیتە هیچ نەتیجەیە لەگەڵیدا ئەوەی کە پێویستی بە تۆیەتی لەم دۆخەیە هاوسۆزەکەی تۆیەتی متمانە بوونیەتی بە تۆ ببە بە ئومێدێک بۆ ئەو کەسە ڕاستە قورسە بەڵام تۆ ئەبێ ببی بە هاوکاری تۆ ئاگاد لە دۆخی ئەو ئازارەکانی ئەبینی ئەو گەیشتۆتە قۆناغێکەوە هەست بە ژیان ناکە هەست بە لێپرسراوتی ناکە هیچ ئازارەکانی جەستەی و عەقلی و معریفی هیچی نەماوە هەمووی لە دەست داوە یعنی هیچ هۆکارێکی نەماوە بۆ ژیانکردن تۆی لێ دەرەوەی ئەوی ئەیبینی کە لە چ دۆخێکی نەخوازراوە یەکەمین هەنگاو دروستکردنی متمانەیە لە نێوان خۆت و ئەو کەسێک کە تووشی ئەو دۆخە بۆتەوە ئەم بابەتە زۆر گرنگە کاتێ متمانی بۆ کردی هەموو ئەو هەنگاوانت بۆ باسەکە کە گەیاندێتی ئەم قۆناغا و تۆش دەتوانی بە هاوکاریکردن و بەڕایشکردن لەگەڵ کەسانی پیسۆر بتوانی ئەم بارودۆخە تەندروستی تێپەڕێنی بە چارەسەرکردنی تەندروستی بێ بە بەڕێنماییکردن بێ بە هەر شێوازێک بێ کە بۆ ئەو دۆخەی ئەو وای لێ کاجارێکی تر بگەڕێتەوە بۆ دۆخی ئاسایی و بۆ ژیانی ئاسایی ئەویش جۆرێک بۆ لە ئەو نێچیرانی کە لە کۆمەلگا ڕاو کراوە بۆتە بربەستێک بۆی و ژیانی ناڕەحەت کردووە ئێمە لەسەرمانە بە چاوێکی هاوسۆزیەوە بە چاوێکی خۆشەویستیەوە لێ بڕوانین و نەک بە توندوتیژی و مامەڵەی لەگەڵکەی بۆی جارێکی کە بیگەڕینن ناو کۆمەلگا و ئەویش تاکێکی سوود بەخش بن لە ناو کۆمەلگا زۆر سپاس